چیا سڵاو نیۆڕۆتان باش بۆ وەڵامی ئەو پرسیارە هاتوومەتە نێو نەخۆشخانەی مناڵانی سلێمانی سەبارەت بەوەی کە ئایا بۆ کەیسەکانی سوکچوون و ڕوشانەوە لە چەند ڕۆژی ڕابردووە لە پارێزگای سلێمانی زیادیان کردووە وەڵامی ئەم پرسیارە لە بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵانی سلێمانی وەرەگرم. دکتۆر سڵاو لەبێ، چەند ڕۆژە هەستان کردووە کە حاڵەتەکانی سوکچوون لە نێو منداڵانە زیادی کردووە و لە هەمان کاتە حاڵەتی ڕوشانەوەشی لەگەڵدایە؟ سەرەتا زۆر سوپاس بەخێر بێن. طبعا در ڕۆژێکە بێ ئەم حاڵەتانە زیای کردو بەس لەم دووسێ ڕۆژەی کۆتایە حاڵەتەکانی تر زۆر زیای کرد بەشێکیان بەڵێ ڕشانەوەشیان لەگەڵایە ئەمەی کە ڕوو ئەیات بڵێن هەموو ساڵێ لە گەڵ هاتنی وەرزی گەرمای ئەم حاڵەتی سوکچوون ڕشانەوە زیای ئەبێ بەس لەبەرەوەی پارک کەرەنتینە هەبوو لەبەرەوەی کەرەنتینە و حاڵەتەکان زۆر کەم بوو و لەوانەیە خەڵک تۆزێ بیری چوو بێتەوە احتیمالەیە ئەگەنە هەموو ساڵ لەگەڵ هاتنی ئەم وەرزەیە ئەم ساڵ خۆت زانین لەبەری وشکە ساڵیە و گەرما شۆزێ پێشکەوت بۆیە حاڵەتەکان زیاتر بووە و لە هەمان کاتە بوونی هەندێک نەخۆشی تر لەوانەیە حاڵەتی ترشی تێکەڵ بوو بێت وەک مەسەلەی کۆڕۆنا و ئەمانەش بەشێک لە حاڵەتەکان لەوانەیە پەیوەندیان بە کۆڕۆناەوە بێت. زیاتر چ تەمەنێک لە منداڵانە ئەوەندەی ئەوە تێبینیتان کردووە تووشی ئەم حاڵەتی سوکچوون و ڕوشانەوەی دەبن و ئامارەکانی بەردەستی ئێوە پێتان دەڵێت کە چەندە زیادی کردووە لەو کاتی کە دۆخ ئاسایی بوو کە ئێستا ڕێژەی تووشبوون بە سوکچوون و ڕوشانەوە زیادی کردووە؟ خۆی هەموو تەمەنەکانی تایە لە هەموو تەمەنەکانە بڵێن حاڵەتەکان هەنەوەی هیچ تەمەنێ بە دەربێ لە توشبوون بە حاڵەت سوکچوون ڕوشانەوە بەڵام ئەکرێ هۆکارەکان جیاواز بن بەپێی تەمەنەکان و لە هەمان کاتدا ئاستی مەترسێکەش تەبان تا مناڵ بچووکتر بێت مەترسی زیاتری لەسەر لەوانێ باسانتر وشک بێتەوە کێشەی گەورەتری بۆ دروستکە. ئامارەکان ئێمە گەری پێشتر بۆ نمونە چل نەخۆشی لە ئێمە داخڵ بێت لەو چل نەخۆشە دە دانیان بۆ یا 15 دانیان بۆ لە سوکچوون ڕوشانەوە بێ بەڵام ێستا لەوانەیە ئەگەر 16 نەخۆشی داخڵ بێت یا 7 نەخۆشی داخڵ بێت لەمانە لەوانەیە 40 دانیان سوکچوون ڕوشانەوە بێکەواتە حاڵەتەکان 3 بۆ 4 بەرابەر لەوانەیە زیای کرد بێت لە سوکچوون ڕوشانەوەیە. ئەمە شتێکی یاساییە هەموو ساڵێ ڕوئەیات بەڵام ئێمە بە دڵنیاییەوە ینی کاری خۆمانەکەینەوەی هەمسەری خۆمان ئاگادارەکەینەوە بۆی ئەگەر مەترسیەک هەبێت لە پیسبوونی سەرچاوەکانی ئاو یاخود حاڵەتێکی تر هەبێنە ئاسایی بێت بە دڵنیاییەوە بێ کار بکەین بۆی بە زوو ڕێگری لێ بکەین. دکتۆر جۆری ئەنی هۆکارەکان چینەوەی کە ئێوە پشتینەکەن بۆ منداڵێک ڤایرۆسیە بەکتریایە پاراسایتەکانە ینی کام لەم هۆکارانە زیاتر ئەم حاڵەتی سوکچوون لە منداڵانە دروستەکەن؟ حاڵەتەکان هەموو حاڵەتی تیا یعنی ئێمە چەندین حاڵەتمان هەبوو بۆ نەکرمی زەحیری بۆ خۆی پاراسایتە بۆ حاڵەتمان هەبوو بەکتریا بووە حاڵەتمان هەیە ڤایرۆسە حاڵەتمان هەیە لەوانەیە هەستیاری باشیر هەبێ یا بە خواردن هەبوو بێ بۆ هەندێک حاڵەت شتێ بەڕاستی کە ژمارەکان زۆر نییە کۆڕۆنان توشبووی کۆڕۆنان کە خۆت زانی ئێمە پێشتریش ئەومان ڕاگەیان لەوانەیە کۆڕۆنا لە ناو مناڵانە بە سوکچوون ڕوشانەوە خۆی بنوێنێ بۆیە تا ئێستا مەترسیەکە ئەوەنە گەورە نییە کە ئێمە بەڕاستی وا خەڵک بترسێنین یاشێ بەڵام بە دڵنیاوە ئێمە کاری خۆمانەکەین خۆتانەزان نەخۆشخانە لە ئامادە باشیدایە تەنها کێشەی گەورەی ئێمە کە ئێستا هەمانە و پێشتری شەما بووە کەمی ژمارەی کارمەندە کە بەداخەوەڵم لەبەرەوەی ئێمە خۆتانەزان توانێت نەخۆشخانەکە لە ڕووی بیناوە بۆتە دووەوەنە بەڵام تا ئێستا کارمەندێکی ئەوتۆمان بۆ دانەمەزراوە بۆ ئێمە کێشەی گەورەمان لەگەڵ کەمی ژمارەی کارمەندە ئەگەنە سواز بخوا لە هەموو ڕێکانی ترۆ زۆر باشین لە ئامادە باشی داین هێوادارنش کە کار لەسەرەوە بکرێ هەم لە ڕێی حکوومەتەوە هەم لە ڕێی خەڵکانی ترۆ کە هاوکارمان بن بە دامەزرانی کارمەند. زۆر باشە دکتۆر ئەمەوێ ئەوم بۆ ڕوونکەیتەوە کە دایک و باوکێک هەستیان کرد منداڵەکەیان حاڵەتی سوکچوون لێ دەرەکەوێت لەگەڵ یەکەم حاڵەتە یەکسەر بێن بۆ نەخۆشخانە ئێوە چارەسەری بۆ بکەن یا ڕێنماییتان هەیە بۆی کە لە ماڵەوە بتوانن هەندێک چارەسەری سەرەتایی بۆ منداڵەکانیان و پێویستیان بۆ نەخۆشخانە نەبێت؟ پرسیارێکی زۆر جوانە تەمان ئێمە کێشەی گەورە لە ئێمە لەوەدایە کە بەداخەوەڵم هەندێک جار مناڵەکە تەنها یەک جار ڕەشێت و یا تۆ زەسکیەش یەکسەر ڕاکەن بۆ نەخۆشخانە لۆدێکی زۆر دروستەکەن هەندێک خێزانیش ڕێک بە پێچەوانەوەی مناڵەکان تا تەواو بە تەواتی وشکە بێتەوە حاڵی زۆر ترسناکە بێت ناهێنێ بۆیە گرنگترین شت ئەوەی کە نیشانەکان ئەگەر باسکەین ئەگەر مناڵەکە تایەکی زۆر بەرزی هەبوو سکچوونێکی زۆری هەبوو لە 3 ڕۆژ زیاتر مایەوە یا پیساکەی خوێنی تیا بوو و لە هەمان کاتدا شانەوەی لەگەڵا بوو یا هەستی کرد نیشانەکانی وشکبوونەوەی تیا وەک چاو بە قوڵات چوون بۆ نەفرمێسکی کەم کات دەمی وشک بێت میسکردنی کەم بێتەوە و لە کاتێکا پیستی چرچیلۆچەکانی زۆر زیاکە و دەنگتر بچێتەوە شوێنی خۆی ئەمانە ئەو نیشانانن کە پێویستەکە یەکسەر سەردانی پزیشکی پێ بکەن و سەردانی نەخۆشخانەی پێ بکەن بۆی چارەسەر وەربگرێ ئەگینا سوکچوونێکی کام یا غوتایەکی زۆر کەم یا قورشانەوەیەکی زۆر کەم بەڕاستی ئەکرێ هەر لە ماڵەوە بە پێدانی شلەمەنی زۆر و فێنەکردنەوە یەکرێ چارەسەر وەربگرێ و بە هیچ شێوە پێویست بە نەخۆشخانە ناکات. لە ماڵەوە ئەگەر دایک و باوکێک چەند منداڵێکیان هەیە یەکیان تووشی سوکچوون و ڕوشانەوە ئەبێ احتیمالی گواستنەوەی ئەم حاڵەتە هەیە بۆ مناڵەکانی دیکە ڕێنماییتان چییە بۆ دایک و باوکان؟ طبعا بە پێی جۆری هۆکارەکە گۆڕێ بۆ مەگەر ڤایرۆس بێ بەکتریا بێ پاراسایت بێ بەدڵنیایەوە ئەگوازرێتەوە بۆیە بەڵام گرنگترین شت لەوەیە چییە ئەو باش بکڵێنرێ و خۆراکی نەکڵاو بەی شوێک نەدرێ بە مناڵ و لە هەمان کاتدا دەستی جوان بشۆرێت و لە هەمان کاتدا پەرداخ و کەوچک و
قاپ و ئەوانە یەکتر بەکار نهێنرێت و دەستیان جوانجار بشۆرێتەوە و لە هەمووشی گرنگتر تەوالێت و حەمام کە بەڕاستی دوو سەرچاوی بڵاوبوونەوەی نەخۆشیەکانن پاکوخایان ڕابگرێن بۆی بە دوور بێت لە گواستنەوەی نەخۆشیەکان. زۆر سپاس دکتۆر پشدەر کە لامیان بووی. بەڵە چیە ئەوە زانیاریەکان بوون لای من لە نێو نەخۆشخانەی مناڵانی سلێمانیەوە. سپاس گۆران بۆ خستنەوەی تەواوی زانیاری